ain't really tripping if you wanna go. I know I made you cry last year when I was on the road. تا ئێستا زانی و تەئەستێرەکانی تیکتۆک بە بڵاوکردنەوەی یەک ڤیدیۆ ملیۆنێک دۆلار بەدەست ئەهێنن؟ ئەمڕۆ زیاتر لە نیوەی ئەو کەسانی تەمەنیان لە نێوان 13 بۆ 38 ساڵە لە ئەمریکا ئاواتی ئەوە دەخوازن ببنە کەسایەتێکی کاریگەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان. بەرنامەی چینی بەناوبانگ تیکتۆک بەیەکێک لە باشترین بەرنامەکان دادەنرێت لە ناو گەنجاندا کە بەهۆیەوە سوودی مادی بەدەست دەهێنن. بەکارهێنەرە زۆر ناسراوەکانی تیکتۆک نزیکەی 200,000 دۆلار پارە وەردەگرن بۆ بڵاوکردنەوە یاخود دروستکردنی ڤیدیۆیەکی تایبەت بە خۆیان بە هاوکاری لەگەڵ براندێک. توێژەرانی سۆشیال میدیا لە ئەمریکا پێیان وایە تیکتۆک بە خێراییەکی گەورە گەشە دەکات. تەنانەت لە ساڵی داهاتوودا هەندێک لە بەکارهێنەرانی دەتوانن نزیکەی 1 ملیۆن دۆلار بەدەست بێنن بۆ هەر ڤیدیۆیەک کە بەرهەمی دێنن. لۆرین گرێی گۆرانیبێژێکی تەمەن 17 ساڵە خەڵکی ئەمریکایە و ئێستا یەکێکە لە بەکارهێنەرە بەناوبانگەکانی تیکتۆک. بڕی 197,000 دۆلار پارە وەردەگرێت لەسەر هەر ڤیدیۆیەک کە بڵاوی دەکاتەوە. گرێی زیاتر لە 40 ملیۆن فۆلۆوەرسی هەیە و ڤیدیۆکانیشی لە نێوان 15 بۆ 60 چرکەدایە. ناوبانگی گرێی وای کردووە گرێبەست لەگەڵ چەندین کۆمپانیادا بکات. هەروەها ئەکتەری هندی ئاشیکا باهاتیای تەمەن 19 ساڵ بە دووەم پڕبینەرترین کەسایەتی ناو تیکتۆک دادەنرێت. زیاتر لە 18 ملیۆن و نیو فۆلۆوەرسی هەیە و ڕۆژانە دەیان 1000 دۆلار بەدەست دەهێنێت. تۆ تیکتۆک بەکار دەهێنیت؟ بەکارهێنەرانی تیکتۆک چۆن دەبینیت؟